سیمینارەکە دەربارەی ڕووداوی کۆچی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە مەککەوە بۆ مەدینە. ئێمە بە شێوەیەکی گشتی وەکو موسڵمان ئەرکی سەرشانمانە یاد و بیرۆریەکانی ئاینە پیرۆزەکەمان هەمیشە زیندوو بکەینەوە. یادی سەری ساڵی کۆچیە ئەم سیمینارە سازدەین و قسە لەسەر کۆچ بە شێوەیەکی گشتی بکەین. ئەوەی کە من زیاتر قسەم لەسەری کرد ڕۆڵ و کاریگەری ئەو بەڵێننامەیە بوو کە پێغەمبەر درودی خوای لەسەر بێ لە شاری مەدینە لەگەڵ خەڵکی مەدینە و هەموو ئاینی جیاوازی وەکو جیلەکە و هۆز و تیرە جیاوازەکانی مەدینە کە ئەو بەڵێننامەیە بووە هۆکاری دووپێکهێنانی کۆمەڵگەیەکی پڕ لە ئاشتی و بەهێز و پڕ لە ینی ماف و هەر کەسێک ماف و ئەرکەکان دیاریکرا بوون و کۆمەڵگەیەکی مەدەنی کۆمەڵگەیەکی دوور لە شەڕ و کوشتار. بۆیە ئەو کۆمەڵگەیە توانی لە دنیا ئەو شارستانیە گەورە و پەیامە گەورەی ئاینی پیرۆزی ئیسلام بگەێنێ و بۆ دنیادا بڵاوی پێ بکات. قسەم لەسەر ئەوە کردن. ئەو بەڵێننامەیە کە تۆمار کراوە ڕۆڵ و دەوری کاریگەری بینی لە بەهێزی ئومەتی ئیسلام و دروستکردنی دەوڵەتێک لەسەر ئەساس و بنەمای هاونیشتمانی بوون کە هەموو ئاینە جیاوازەکان و هەموو تیرە هۆزە جیاوازەکان بتوانن لە سایی مەرجعیەتێکا کە مەرجعیەتی ئاینی پیرۆزی ئیسلامە و شریعەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم بتوانن ئەو کۆمەڵگە بەهێز بکەن، هەم لە ناوخۆ بەهێز بێ و یەکریز بێ و هەم ڕوبەڕووی دوژمنەکانی دین و دوژمنەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئاینی ئیسلام و ئاینی نوێژ کە زۆر بەهێز بوون ڕوبەڕوویان بوەستێتەوە و سەریش بکەوێ بەسەریانە. ئەو خاڵ و بنەمانەی کە لە بەڵێننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆمار کرا هەمووی خاڵ و بنەمای ینی بنەمای دروستکردنی ئەو کۆمەڵگەیە بوو. خاڵ و هەمووی بنەمای دەستور بوو. ینی وەکو ئاماژەم پێدا لەوێ ژوتم ئەم بەڵێننامەیە ئەو کۆمەڵگەیە گۆڕی لە کۆمەڵگەیەکی قەبەلی، کۆمەڵگەیەکی عەشایری و خێڵەکیەوە بۆ کۆمەڵگەیەکی شار و شارستانی و دەوڵەت. زۆر گرنگە چونکە مەبەستی سەرەکی ئێمە لە باسکردن و سازدانی ئەم سیمینارە و قسەکردنی من بە تایبەتی لەسەر ئەم بابەتە و بابەتی دەستوری مەدینە و بەڵێننامەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تۆماری کرد مەبەستە بەوەیە کە ئێمە ئەمڕۆ بتوانین سوودی لێ وەربگرین و لە ژیانی ئیمڕۆمانە جێبەجێ بکەین. بەڵێ بە دڵنیاییەوە ئەگەر بێت ئێمە ئەو خاڵانە جێبەجێ بکەین کۆمەڵگەی ئێمەش کۆمەڵگەیەکی بەهێز و یەکڕیز و پڕ لە ئاشتی و پڕ لە پێکەوەژیانی ئاشتیانە و پڕ لە بەختەوەری و سەرفرازی شەوی. ئەشکەنجە ئەدرین ئەی فەرموون سەبر بگرن. ئێستا دێنە سەر ئەوەی هۆکارەکانی کۆچ چی بوو؟ بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچی؟ ئەو باسەی کە بۆ من دانرابوو کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ مەدینە خوێندنەوەیەکی شیکاریانەیە. لە حەقیقەتە هۆکارەکانی کۆچ ئەتوانین بڵێین هۆکارێک هەیە کە زۆربەی خەڵک ئەیزانی ئەوش نەتیجەی ئازاردان و ئەشکەنجەدانی سەحابەکانی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم. بەڵام هۆکاری هەرە گرنگ ئەوە بوو کە لە ئەنجامیە خوای پەروەردگار ئیزنیدا بە پێغەمبەرەکەی کۆچ بکە ئاسۆی بانگەوازی لە شاری مەککە گەیشتە بنبەست. طبعا نابێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێغەمبەرە ئەبێ پەیامەکەی بگەێنێ وەکو خوای پەروەردگار داوای کردووە. ئەمەش نابێت لە هیچ حاڵەتێکا لە هیچ دۆخێکا لە هیچ ئاستێکا لە هیچ وەزعێکا تووشی نسکۆ و کۆڵدان و ساردبوونەوە ببێ. لە شوێنێکا بواری بەردەوامیدان نەبوو باوانوازەکە بێ شوێنی تر بڕەخسێنێ و حەدەسی تر بەرپا بکا بۆ درێژەدان بە بانگەوازی خوای پەروەردگار. ئەمە یەکێکە لە هۆکارە هەرە گرنگەکان کە من دەرکم پێکرد لە ئەنجامی خوێندنەوەی ئەو سەرچاوانەی کە تەماشام کردبوون. ئەنجامەکانی کۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنجامەکانی زۆر بەپیت و زۆر دەوڵەمەندن لە حەقیقەتە. گەورەترین ئەنجامەکانی ئەوە بوو ئەم کۆچە تەئسیسی دەوڵەتی ئیسلامی کرد لە شاری مەدینە. دەوڵەتی ئیسلامی بە معنای یعنی پڕ بەواتە. اینجا تەئسیسی دروستبوونی ئومەتێکی یەکگرتووی کرد. هەر ئەم کۆچە بوو کە لە ئەنجامەکەی ئومەتی ئیسلامی بەرپا بوو.
هاتەکایەوە وەتوانی ئەو شارستانیەتە دەوڵەمەندە پێشکەشی بە شەریعەت بکە. اینجا کۆچی پێغەمبەر صلی الله علیه وسلم وای کردە کە بانگوازی ئیسلامی بگاتە هەموو جەزیرە، بگرە هەموو عالم، ڕۆم و عەجەمیشی گرت، فارسەکانیشی گرتەوە لەو سەردەما. ئەنجامێکی تر کە زۆر گرنگە بەڕاستی ئەوش ئەوەتانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە میانەی ئەم کۆچاویستی پەیامێک بدا بە گوێی هەموو ئیمانداران هەتاوەکو ڕۆژی دوایی. ئەوش پەیامی کۆڵنەدانە، پەیامی بەرخودان و تەسحیە و فیداکاریە لە پێناوی ئاینی خوای پەروەردگارە، پەیامی بەردەوامیدانە بە بانگەوازی خوای پەروەردگار، پەیامی دروستکردنی پەیام و پێگەیە کە بتوانین بەهۆیەوە بانگەوازی خوای پەروەردگار بپارێزین. بڵاوکردنەوەی دینی خوای پەروەردگار، ئەم دینەی خوای پەروەردگاریش ئەبێ بڵاو بێتەوە لە جیهان.